ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ناوم زەبار شینکە دانیشتووی نەحیە ڕۆبێم قسە بەردەڕەش من بە ناوی خۆم و بە ناوی بنەماڵە و بە ناوی عەشیرەتەکەمانەوە پشتگیری لە ڕێفراندۆم دەکەین بۆ سەربەخۆیی کوردستان. ئێمەش وەکو گەلانی نەتەوەکانی جیهان دەمانەوێت وەکو خەڵکانێک ببین بە دەوڵەت بۆ سەربەخۆیی کوردستان. هیوادارم داواکارم لە هەموو هەوڵاتیانی خەڵکی کوردستان پشتگیری لە ڕێفراندۆم بکەن. سڵاو، من سەنگەر سدیقم، بەڵێ بە هەموو شێوەیەک پشتگیری لە ڕێفراندۆم دەکەم، بە خوێنم دەنگ دەدەم، چونکە چەندین ساڵە خەبات بۆ ئەم ڕۆژە دەکەین. لە ئێستادا پێویستە وەکو وڵاتانی دنیا خاوەن دەوڵەت بین، ئاڵاکەمان بشەکێتەوە لە هەموو جیهان، هەر وەکو چۆن ناوی پێشمەرگە لە هەموو جیهان دەنگی دایەوە، دەوڵەتەکەشمان لە هەموو دنیا دەنگ بداتەوە. لاتیف حاجی جاسم ساڵتی خەرکی سۆران دیانەمە بۆ ڕەفەراندۆمێ ڕاستی ما پێخۆشە ڕەفەراندۆم بکرێتن دەوڵەتەکە سەرخ و حەقی مایەقی کوردەیە ئەدۆنکە زۆر زوڵمەوە مەیدیتی دەسەیە بیانە ما پێخۆش نەیدی بن دەست بین ما پێخۆشە ئەم دەست بینیتی ما زۆر شەهیدی داین ڕاستی حەقی خوینە شەهیدە حەقی کوردە بدرێت ئەمیش بینە دەوڵەتێک سەرخ و وەکی عالەمێ ئیدی بن دەست نەبین. سپاس.